بەڵێ چیا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە چڕی لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایم قامەتەوە دەستکراوە بە هەڵمەتی گەڕان و پشکنین لە ناو بازاردا بۆ ئەوی کە چاودێری ئەو خواردن و خواردنەوەانە بکرێت کە لە ناو بازاردا دەفرۆشرێن بە هاوڵاتیان لەو چوارچێوەشدا لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایم قامەتەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی چەند شوێنێکیان کردووە لەوانەش سۆپەرمارکێت و هەروەها ڕێستۆرانت و چێشتخانە و خواردنگەکان لەگەڵەوەشدا دوکانی گۆشت فرۆش و هەروەها مریشک فرۆشەکان لەگەڵەوەشدا سەردانی خانوتی قوتابخانە و خوێندنگاکانیان کردووە بۆی کە هەر مەوادێک لە ڕووی تەندروستی و گونجاو نییە بۆی کە هاوڵاتیان بیخۆن و بیخۆنەوە ئەوان دەستی بەسەردا بروون لە ناوی بن. من بۆ زانیاری زیاتر دینا ئەحمەد سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایم قامەت یاڵە بجەم لەلایە دینا خان سڵاوت لێبێ ئێوەکو لیژنە هاوبەشەکانی قایم قامەت حەزەتن بێ بچیت ئەوێ چۆن ڕۆژانە چاودێری خواردن و خواردنەوەکانەکەن چۆن لیژنەکانتان دەرچوون ئەنجام سەرتا بەخێر بێن ئێمە ڕۆژانە بەردەوام لە کاتژمێر 9 بۆ 12 نیوەڕۆ لیژنەکان هەموو ڕۆژێک دەرچوونیان هەیە سەردانی هەموو شوێنەکەکرێت فرۆشگا قەسابخانە مریشک فرۆش حانوتی قوتابخانەکان سەردانی هەموو شوێنەکان دەکەین بەڵام ئەو شوێنانەی کە قەسابیەکانە کاتژمێر حوتی بەیانی سەردانیانەکەین و هەر شوێنێک مەرجی تەندروستیتیانە بێت و ڕێنمایەکانی لیژنەکان جێبەجێ نەکات بەپێی جۆری جێبەجێ نەکردنەکەی سزای بەسەرا جێبەجێ دەکرێت. ئەو ڕێنمایانە چین کە بێ جێبەجێ بکرێن ینی تەنها ئەوەیە کە بەسەر نەچوو بێ ئەو ماوادانە یان چیوتی یان ئەو لیژنانە چەند لیژنن پێکەوە بە هاوبەشی دەرەچن لیژنەکان ئێمە 6 لیژنەی بەڵێ بە هاوبەشی دەرەچین لیژنەکان سەرەتا یەکەم مەرجبووی کە مەرجی تەندروستیتیانە بێت مۆری تەندروستی لەسەر گۆشت دوکانی گۆشت فرۆشەکان قەسابیەکان ئەگەر مۆری تەندروستی لەسەر نەبێت دەست بەسەر گۆشەکە گرت لەناو بێت. ئەوانی تر ئەوانی کەش ئەگەر ڕۆشنە هەر شوێنێک مەرجی ڕێنمایەکانی لیژنەکەی جێبەجێ نەکرد بوو سەرەتا ئەو شوێنە ئاگادارەکرێتەوە بە جێبەجێکردنی مەرجەکان و دواتر دووەم جار غەرامەی ئاڕاستە دەکرێت سزای غەرامە سێهەم جار دوکانەکەی دادەخرێت و لافتی پێ هەڵەوەستێت و چارەمین جار ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. ئێستا هیچ یەکێک لەو دوکاندارانە ڕوبەڕووی یاساکراونەوە یان غەرامە و ئاگادارکردنیان بکراوە؟ بەڵێ تا ئێستا ئێمە لە مانگی 244 بەسەرکردنەوەمان هەبووە لەوانە 58 سزای ئاگادارکردنەوەی ئاڕاستە کراوە 527 کیلۆگرام ماوانی نەشیا و دەستی بەسەرا گیراوە 9 شوێن غەرامە کراوە و 2 شوێنیش ئاڕاستی دادگا کراوەتەوە. چۆن دڵنیادن بە هاوڵاتیان کە ئێوە بەردەوام لیژنەکانتان هەڵمەتی گەڕان ئەنجامەدەن بۆ لە ناو بازارە بۆ خواردنگە و خواردنگەکان بۆ ئەوی کە چاودێری تەندروستی هاوڵاتیان بکەن لەگەڵەوەشە داوا لە هاوڵاتیانەکەن کە ئێوە ئاگادار بکەنەوە و داواش لە دوکاندارەکان بکەن کە پابەندی ڕێنمایەکەن. بەڵێ ئێمە وەکو لیژنە کە سەردانەکەین بە دوکانارەکان لای ڕێنمایەکان وەکو خۆشمان بۆی هاوڵاتیان ئاگادار پێیجێکمان داناوە لە ڕێگە و پێیجەوە مەسیجی زۆرمان بۆیە سکاڵای زۆرمان بۆیە ئێمەش بەداداچین بۆ مەسیجانە بۆ سکاڵانەکەی کە ئاڕاستەمانە کرد. زۆر سپاس بۆ دینا ئەحمەد سەرۆکی لیژنە هاوبەشەکانی بەڵێ نەزار جەمە زانێرەکان بوون لەسەر دەست بەسەراگرتنی بڕێک لە مواد و خواردن و خواردەمەنی کە لایەن لیژنە هاوبەشەکانی قایم قامەتەوە لە ماوە ڕابردوودا دەستی بەسەردا گیراوە. بەڵێ نەزار سپاس بۆ خستنەڕۆی تەواوی